جه برنامه کورد کونێکشن دنگ ئەمریکا لە واشنگتن پایتەخت از صالح دەمیجەر لە گەل هەفکارین خوا بە خێرهاتنەوە دکم و بە سەرنوچەیان دەست بە بەرنامەیە دکم. ئەنجامین تستین ڤاکسینەکە دژی کۆرۆنای زانینگەها ئۆکسفۆردێ ئەرینینە. لە ئەمریکا خۆپیشاندانین دژی نژادپەرستیە بەردەوامن. ژنên داعشên li Sûriyê girtî doza vegera welatê xwe dikin. Rêveberê giştiyê rêxistinê saxlemiyê ya cîhanî Tedros Adhanom Ghebreyesus dibêje vîrusa koronayê bi berdewamî zêde dibe û ta niha nêzîkî 16 milyon kes li cîhanê hatine tomarkirin û bêhtirî 640,000 kesî jiyana xwe ji dest daye. Wî got ew dê roja pênşemê kombûneke komîta rêxistinê ya tengaviyan li darxe piştî 6 mehan ji ragihandina rewşa tengaviyan giştiya saxlemiyê di meha çile da. Tedros nîşan bi wê yekê da ku serkirdayetiya siyasî, perwerde, pêwendî û lêhev guhdarîkirin û her wiha testên saxlemî û pîvanên dûrbûna civakî li hin welatan bandoreke erînî hebûn. Wî got ku em ne girtiyên vîrosê ne û her kes ji me dikare guhertinekê bike û siberoj di nav destê me de ye. Çend hefteyan berê lêkolînerên zanîngeha Oxford hin encamên erîniyên taqîkirina seretayiya vaksîneke ji bo COVID-19 ragihandin. Di encamên testa vaksînê de li ser hezar xwebexşî sîstema berevaniya laş bersivdaneke baş da vaksînê. خۆبەخشێک لەگەل دەنگی ئەمریکا بەحسا vê serborê dike. سەرانسەری دنیا لە هەوڵی ئەوەدان کە ڤاکسینێکی کاریگەر بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی ڤایرۆسی کۆڤید-19 لە ئیستادا نزیکەی 150 ڤاکسینی جۆرا و جۆر لە قۆناغی جیاوازی بەرهەمهێناندان، بەڵام تەنیا ژمارەیەک لەم ڤاکسینانە لەسەر مرۆڤ تاقیکراونەتەوە. یەکێک لەم ڤاکسینانە لە زانکۆی ئۆکسفۆرد بەرهەم دێت. برانکۆ ڕیتمەن یەکێک لەو کەسانەیە کە خۆبەخشانە ویستوێتی ڤاکسینەکە لەسەر ئەو تاقی بکرێتەوە. نەمدەتوانیەوە ببینم کە ناتوانم بەشداری هیچ کارێکی بەسوود بکەم، چونکە نە کارمەندێکی تەندروستی بووم، نە پەرستارێک و نە لە نەخۆشخانەش کارم دەکرد. وا دەزانم کە ڤاکسین تەنیا ڕێگایەکە کە دەتوانێت ئێمە بگەێنێتەوە سەر ڕێگەی ئاسایی و وا بکات کە بتوانم لەگەڵ ئەم ڤایرۆسەدا هەڵبکەین بەبێ ئەوەی ئابووریشمان تووشی زیان بێت و خەڵک ناچار بن دوور لە یەک بژین. بەشدار بووە خۆبەخشەکانی ئەم تاقیکردنەوەیە نزیکەی 6 هەفتە پێش ئێستا و لە ژێر چاودێری تەواودا ڤاکسینێکیان لێدراوە. من دوای مانگێک تاقیکردنەوەی خوێنم بۆ کرا و بڕیاریشە دوای 3 مانگی دیکە تاقیکردنەوەی خوێنی دیکەم بۆ بکەن و دواتریش دوای 6 مانگ و هەروە دوای ساڵێک دووبارە تاقیکردنەوەکان دووپات بکەنەوە بۆی بۆیان دەربکەوێت کە ئایا دژەتەن لە خوێنی مندا دروست بووە یان نا. جگەلەوەش خۆم هەموو هەفتەیەک لە ڕێگای تاقیکردنەوەی PCR وە پشکنین بۆ خۆم دەکەم. یەکێک لە پێکهاتە سەرنجڕاکێشەکانی ئەم تاقیکردنەوەیە بۆ ڕیتمەن ئەوەیە کە هەندێک لە خۆبەخشەکان کە تاقیکردنەوەیان لەسەر ئەنجام دەدرێت لە ڕاستیدا ڤاکسینی کۆرۆنا وەرناگرن و لە باتی ئەوە ڤاکسینێکی بێزیانیان لێ دەدرێت. ئەو ڤاکسینە بێزیانە لێ دەدرێت بۆ لە 150 خەڵکە خۆبەخشەکان. هەمان ڤاکسینە کە زۆربەمان لە منداڵیەوە بۆ خۆپارێزی لە هەوکردنی پەردەی مێشک وەرمانگرتووە. من نازانم ڤاکسینە لێمان دەدرێت هەمان ڤاکسینی کۆرۆنا یان ئەو ڤاکسینە بێزیان و بێکاریگەریە، بەڵام دەزانم ڤاکسینەکە ڕاستەقینەیە، بۆیە ناتوانم بزانم کە کامەیان وەرگرتووە. ئەوان داوا دەکەن کە من ئاسایی بم وەک ئەوەی ڤاکسینەکەم وەرنەگرت بێت. ڕیتمەن دەڵێ کە تاوەکو ئیستا ڤاکسینەکە هیچ کاریگەریەکی لاوەکی لەسەر لەشی نەبووە و شانازیش دەکا کە بەشێکە لە تاقیکردنەوەکان. بۆ 6 مانگ دەبێت دایک و باوکم نەبینیوە. خەڵکێکی زۆر هەن کە ئەندامە بە ساڵاتچۆکانی خێزانەکانیان نەبینیوە، بۆیە هەر شتێک کە بتوانێت بە خێرایی بمانگێنێتە ڕێگە چارەیەک دەبێت بیکەین و ئەمەش ئەرکی هەمووانە و دەبێت بەشدار بین تێیدا. شارەزایان دەڵێن کە ڕەنگە ڤاکسینەکە کۆتایی ئەم ساڵ یان سەرەتای ساڵی نوێ ئامادە بکرێت و بکەوێتە بەردەستی خەڵک. ئەبوو دومەهن خۆپیشاندانین ئەمریکا بە ئەوەیەکی ڕۆژانە دەبن و داخوازن خۆپیشاندەران سینۆرên cezakirina efserekî li dor mirina welatiyekî derbazkirine. Ewna bêhtir xwepeşandanên dijî nijadperestiyê new daxwaza çaksaziya di ajansa polîsê dikin. Bêguman rekeberiya siyasî di hilbijartinên di navbera Komarî û Demokratan da berdewam e.
لە باژارê Portlandê wilayeta Oregon bi hezaran kes li pêş avahiya dadgeha bajêr tev lê xwepêşandanên dijî nijadperestiyê dibin û ew niha li dijî hebûna polîsên federalî ne ku Serok Donald Trump ewşandine wir û di van rojên dawî de jî pevçûn di navbera wan û xwepêşandaran de derketin pêş. Hikûmeta me bi rastî dengê me nabîze, bi taybetî dengê reşan. Me ji destpêkê ve dadmendî xwestiye, lê niha em dibêjin êdî bes e. Em guhertinê dixwazin, dadmendiyê dixwazin. Îşev û heta ye. Hejmarek efserên federalî di pevçûnan de birîndar bûne lê xwepêşanderên ku yariyên agirîn bi kartînin dibêjin ew yarî bêziyanin. We were about 20 feet away and they gassed us. Em dora bîst pêgan dorî wan bûn û wan gazên rondî qirêja avêtin me. Girjeyekî piçûk derket pêş. Kes di xeta pêşîn de nebû. Ez şeva borî di xeta pêşîn de bûm. Yariyên agirîn ti ziyanê nakin. Ez bi xwe rastî wan hatim. Ez li ciyê xwe bi wan remam. Yek ji daxwazên serekeyên xwepêşandaran ew çaksaziya di ajansa polîs de ku xwepêşandar dibêjin hinekan ji wan ziyan gîhandiye civakê û jiyana li gel hev. Because Black Lives Matter, they come in here. Ji ber ku jiyana reşan girîng e, em têne vir û em dixwazin nameyekî bigihînin ku em ji daxwazên xwe venagerin. Em nelivirin ji bo lîstinê. Ev ne lîstik e, ev rastî ye. Em çaksaziya polîs dixwazin. Ji bilî xwepêşandaran jî berpirsên hin wilayetan di nav de jî şaredarê bajarê Portlandê ku xwepêşandaran daxwaza destkişana wî ya ji kar kiribû, dibêjin şandina hêzên federalî ji aliyê Serok Donald Trump ve rewş xerabkiriyê bêhtirî ku aram bike. That is a use of police force, federal police force. Ev bikarînana hêzên polîsê federalî ji bo armancên siyasî. Ev tişteke ku li Emerîka naê pecirandin. Eger em li vêr van hêzan ji bajarên xwe dernexin, dê ev yek li seranserî welatê bibe û dê destûrê Emerîka têk bibe. Armancên siyasiyên ku her du alî jî hevdû pê tawanbar dikin û di gelek pirsgirêkan da hevdû sûcdar dibînin. Ji awayê bersivdana belavbûna vîrusa koronayê de bigir ta awayê hildarxistina hilbijartinan û proseya dengdanê. Bersivdana Amerîkaya li dijî Çînê di derbarê belavbûna vîrusa koronayê de yek ji mijarên dîbêta hilbijartinên Amerîkayê. Serok Donald Trump û rikberê wî kandîdê demokrat Joe Biden her du jî dixwazin nîşan bidin ku ew bi Çînê re tundin. Li ڕابردووی سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ ئاماژەی بە بەرەوپێشچوونی پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ سەرۆکی چین شین جینپینگ کردووە بە ڕێکەوتنی بازرگانی نوێ لەبارەی زیادکردنی ڕێژی هاوردەکردنی کوشتتوکاڵی ئەمریکا، بەڵام ترامپ ڕێو شوێنێکی زۆر توندی دەرهەق بە پکین گرتوۆتە بەر بەهۆی بچووک نیشاندانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرەتای بڵاوبوونەوەی لە کارتی ووهان. ئەوەی چین لە جیهاندا بڵاوی کردەوە تەنانەت لێ تێگەشتن لێی قورسە. ئیدارەی ترامپ چوارشەممە بڕیاریدا بە داخستنی باڵیۆزخانەی چین لە هیوستن بە هۆکاری سیخوڕکردنی نایاسایی و دزینی بیرۆکە و داهێنانە ئەندیشیەکان تۆمەتباری کردوون. ئەمریکا سزاشی بەسەر چیندا سەپاندووە بە هۆکاری گوایە پێشێرکاریەکانی مافەکانی مرۆڤ دەرهەق بە موسڵمانەکانی یوگور و پێشێرکردنی ئازادیەکان لە هۆنگ کۆنگ. شارەزایانی بواری دیبلۆماسی نیگەرانن دەربارەی گرتنەبەری سیاسەتێکی نوێی توند لەلایەن ترامپەوە. سیاسەتێکی دوژمنکارانەیە و ڕوبەڕووبوونەوەیەکە بە شێوەیەک لەو باوەڕەدان بەرژەوەندیەکانی ئەمریکا زیانی بەردەکەوێت. هەروەها ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی پێشوو جۆن بۆڵتن کە ئێستا بووەتە ڕەخنەگەر لە چاوپێکەوتنێکی دەنجی ئەمریکا ڕەخنەی توندی لە ترامپ گرتووە دەرهەق بە گرتنەبەری سیاسەتێکی تند دەرهەق بە چین و تویشێتی لێدوانەکانی پەیوەستە بە سیاسەتی هەڵبژاردنەوە. من لەو باوەڕەدام پەیوەندیەکانی ترامپ لەگەڵ شین جینپینگ بەهۆی هەڵبژاردنەکانەوە برز و نزمی بەخۆ دەبینێت. ئەگەر ترامپ لە هەڵبژاردندا بردیەوە ئەوە سەرۆکی چین جارێکی تر دەبێتەوە بە هاوڕێی گەورە. ترامپ سیاسەتێکی تند دەرهەق بە چین پەیڕەوەکات بۆ هێرشکردنە سەر ڕکابەرە دیموکراتەکەی جێگری سەرۆکی پێشوو جۆ بایدن کە دەڵێت دەرهەق بە چین نەرمە. کاتێک جێگری سەرۆک بوو بایدن لە دژی دانانی گومرگ بوو، نایەوێت هیچ شتێک لە دژی چین کات، نەیدەویست پەیوەندیەکانمان لەگەڵ چین تێک بچن. لە ڕابردوو جێگری سەرۆک باراک ئۆباما بایدن پشتگیری بەشداریکردنی مەرجداری دەکرد لەگەڵ چین لە بوارەکانی بازرگانی ئاسایش. ئێمە ترسمان لە بەهێزبوونی چین نییە، دەشمانەوێت چین بەهێز بێت، بەڵام بە شێوەیەکی بەرپرسیارانە.
بەڵام ئیدارەی باراک ئۆباما هەوڵیدا زیادڕەوی چین جڵۆ بکات لە ڕێگای بەهێزکردنی هێزی ئەمریکا لە ئۆقیانوسی ئارام و هەروەها بەهێزکردنی هاوپەیمانیەکانی لە ناوچەکە. بەڵام بایدن ڕەخنە لە ترامپ دەگرێت کە قسەی بەهێز دەکات، بەڵام ڕێوشێنی لاوازی گرتوۆتە بەر بۆ بەرپەرزدانەوەی چین کاریگەری بەسەر چیندا هەبێت. بایدن دەڵێت سزای تون بەسەر چیندا دەدەم، بەڵام ڕەخنەگران دەڵێن ئەو سیاسەتێکی ڕوونی بەرامبەر چین نییە. ئەوەی سەرسوڕهێنەرە بەکردەی فەلسەفەیەکی خۆی نییە بۆ سیاسەتی نێودەوڵەتی و نێوخۆیش، بەڵام جۆرێکە لە وەڵامدانەوە. هەرچەندە هەردوو بانگەشەکە یەکتریان تۆمەتبار کردووە، بەڵام هەردوو خێزانەکە پەیوەندی بازرگانیان بە کۆمپانیا چینیەکانەوەیە کە ڕەنگە ببێتە هۆکاری لێدانی بەژەوەندەکانیان. هەژمارە کەیسێن کۆرۆنای لە باژارەی کەرکووکێ بلند بە و ڕونشتوانین باژێر گازنان دکن لە دۆر پیوانên دەستەڵاتداران کریزا ئابووری و کێمبوونا دەرفەتên کار. پەمنێرê me li Kerkûkê agahiyên bêhtir hene. تا دێت ژمارەی توشبوانی کۆرۆنا لە کەرکووک ڕوولاڵکشان دەکات. زۆری ژمارەی توشبوان کاریگەریەکی ئەوتۆی لەسەر جوڵەی هاوڵاتیان نەبووە و بازاڕەکان جمەیان دێت. لە نێو بازاڕی کەرکووکدا خەڵکێکی کەم دەبینرێن، دەمامکیان بەستووە و پابەندی ڕێنمایەکانن. با دوعانە بداتە خەڵک لە ماڵەوە دانیشتە خەڵک هەمووی پابەندە بێ بە ڕێنمایەکە، بەستوو ئەگەر نەت بێ بخۆی خەڵک مەجبورە دەرەسێتە دەرەوە. دەڵێن کۆرۆنا هەیە، بەڵام من کۆرۆنا نابینم. دەسەڵاتداران کەوتونەتە دوای ئێمە و خەڵکی ئاسایی و کرێکار. خۆیان هەریەکەیان موچەی 5-6 ملیۆن دیناریان هەیە. ڕۆژانە دێنە لای ئێمە دەڵێن دوکانەکانتان داخەن و داخەن. بۆ کوێ بڕۆین؟ نازانین. نەخۆشخانەکانی کەرکووک توشبوویەکی زۆری کۆرۆنایان تێدایە. تا دێت ژمارەی قوربانیەکانی کۆرۆناش ڕوو لە بەرزبوونەوە دەکەن. دکتۆر فەرات کاکەی ئەندامی شانەی قەیرانە تەندروستیەکانی کەرکووک لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە پابەند نەبوون بە ڕێنمایەکان تۆمەتبار دەکات. هاوڵاتیانیش حکوومەت تۆمەتبار دەکەن بەوەی توشبوانی کۆرۆنای لە نێو نەخۆشخانەکانی نێو جەرگەی شارەکەدا داناوە. نەخۆشخانەی کۆماری ئەوتە ئێستاکە نزیک ناو بازاڕە، کەسێ لەوێ بێتە ناو بازار و عالەم هەمووی تووشی کۆرۆنا بێت، تووشی ئەم ڤایرۆسا بێت. لێرە لەم خەسخانەی کۆماری کۆرۆنیان کردوێتەوە. دووەم چی ناو شار نابێ کاکە، ناو شار قەلەباڵغە برام، ئەوە هەمووی قەلەباڵغە، ئەوەی مەرافقە لای نەخۆشەکە دەرچێت دێ لێرە بازاریەکە یەکسەر، ئەوە نابێت، دەبێت دوو شار بێ مشکلەمان نییە. پارێزگای کەرکووک هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆناوە ڤایرۆسەکەی تێدا بڵاو بوویەوە، بۆیە خەڵکێکی زۆر تا ئێستا بوونەتە قوربانی. لە کەرکووک ژمارەیە و کەسانەی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا 200 کەسی تێپەڕاند و ڕۆژانەش بەلای کەمەوە 5 کەس لە نەخۆشخانەکانی ئەو شارە گیان لەدەست دەدەن. بەڵام دانیشتوانی ئەو شارە بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاهاتوون، بەڵام ئەوەی نیگەرانی کردوون لێکەوتەکانی ئەو ڤایرۆسە و کاریگەریەکانێتی لەسەر بازاڕ و ئیشوکار و ژیان و گوزەرانیان. کۆرۆنا هەرچەندە خەڵکی ماندوو کردووە، بێبازاڕی و نەبوونی کار و کاسپی و لێکەوتەکانی ئەو پەتایە هێندەی تر نیگەرانی لای کەرکووکیەکان دروست کردووە. تاسیرە زۆری کردووە لە بازار، ئیشوکار نەماوە، خەڵکە ترسێ، خەڵک نایە بۆ بازار. ینی کۆرۆنا تاسیرە زۆری کردەوە، خەڵکەکەش بابەت نییە بە بابەنی ڕێنمایەکانەوە. کەمامە و کەس کەمامە ناکەس، هەموو خۆم کەمام نەکردو، هەر لێم کلاوەتی بدە، بەس تاسیرە زۆری کردووە. ڕەنگە بەشێکی قەرەباڵغی بازاڕ و شوێنەگشتیەکانی کەرکووک پەیوەندی بە بێزاربوونی خەڵکەوە لە کەرەنتینە و ناومێدبوونیانەوە هەبێت لە ڕۆیشتنی ڤایرۆسەکە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک. ئێریک دەیڤس پرۆفیسۆرê زانستên siyasî û rêveberê navenda lêkolînên rojhilata navîn li zanîngeha Rogers a wîlayeta New Jersey di gotareke xwe de dipirse gelo Kazimî dikare Iraqê biparêze? Ew di dirêjiya gotara xwe de dibêje Iraqê pêwîstî bi demokrasiyê heye. Di hevpeyvînekê de li gel hevkarê min Dexîlê Şemo Davis bêhtir behsa vê mijarê dike. I think that Mr. Al-Kazimi has several. Ez bawer dikim berês El-Kazimî hindek kar di dest dane ku alîkariya wî dike bibe baştirîn rêberê Iraqê. Yek ji wana ew ne serçibe partiyên siyasî veye ya duê ewî pêgirtî bi demokrasiyetê û mafê mirovan heye û wî sûza piştevanîkirina şoreşa Xurdan daye. Wî sûz daye hemû çekî bixte jer destê dewletê û dê karî bike Iraq nebde meydana şerê Emerîka û Îranê.
پرفسر ئەرک ئەزی وەرم سەر مژارە ئیرانی لێنها ئەز دپرسم گەلۆ چژ کازمیرە پێتیڤە دنافخۆی ئیراقێدا هەتا بکاربە وڵاتی خۆ ڤەگ و هێزە قۆناغا وڵاتی یاسا و وڵاتی قانونی. ئەس باوەڕ دەکەم ئەگەر بکار بە هەڵبژارتنên پێشوەخت ئەنجام بدە li bîrametê li 2066 sedê ji nûnerên perlemanî postên xwe ji dest dan. Ev ca ez bawer dikim Elkazimî piştevaniya gelê Iraqê heye bû helbijartinên pêşwexet û eger ew helbijartin bû herçend de bi zehmet e çunku perleman pesend nakit ji ber dê gelek ji wana kursiyên xwe ji dest bidin. Lê eger bibin dê kesên nû bêne helbijartin ku dê wekû Elkazimî pêgiriyên rîforman bin. پرفسور لەوان ڕۆژان مەدیت چالاکڤان نافدار تین کوشتن و ڕەواندن jî ئەرێ ئەڤە پەیامên ڕاستەوخۆنە ji بۆ کازمی؟ بێگومان حەشد شعبî ملیتانên îran piştevaniya wan dike ku ji bo şerê dewleta îslamî Daişê hatibûne pêkînan lê niha bûne tawanbar wekû mafyayên İtalya û bûne dewlet di nav dewletê de. Ev ca gelek Iraqî ji wan tore ne çunku ew gendalin û gelek ji wana piştevanên armancên Îranê dikin li Iraqê û dîsan wan gelek xwenîşanderên aştîxwaz girtin û kuştin û birîndar kirin. Xelek ji wan tore ne û em bawer dikin raya giştî dê digel Kazimî be ku hez heye wan mirîşiyan komelên çekdar bixite nav leşkerê Iraqê û wan ji çek bike. باشە پرفسەر ئێرەک ئەزێ دیسان ڤەگەرمە سەر مەسەلا ئیرانی و لە دەمێ سەردانە ئیرانی کری سەرۆکوەزیر ئەلکازمی ڕاستەوخوا و بڕۆحنیژی گوتا ڕایەدارین ئیرانی و ئەو حەز ناکە عێراق ببە مەیدانە شەڕی نێڤبەرە ئەمریکا و ئیرانی گەلو ئەو چاواوی بکارە بە پەیوەندیên باش و خۆگرتی دەگەل هەردوو ئالیان ئاوا بکە هەم ئەمریکا و هەم ژی ئیرانی. Well, I think here we already see that Mr. Al-Qadami is very intelligent, very sharp at it. Em dibînin ku berês Elkazimî gelek zîrek e, şarezaya û niha ew çi dike. Wezîrê Dervê Îranê Cewad Zarîf ji wî xwast navberiyê bike digel Erebistana Siûdî. Kazimî wê her Erebistana Siûdî. Ya دوێ ئەلکازمی دزانە ku ew dikare hevsengiyê di navbera Îran û Erebistanê û welatên kendavî de durist bike. Ev ca eger Îran hewl di derdestê xwe pavê ji nav siyasetên wê ew ê pitir rû bikte Erebistanê û welatên kendavî. Başa digel Amerika. Yani em bêjin İran beramber Amerika. I think right now the United States is very smart. It's reduced its footprint in Iraq. Ez bawer dikim niha Amerika gelek jîr e. Wê hebûna xwe di Iraqê da kêm kiriye û di bazirganiyê da veber kiriye. Ez bawer dikim baştirîn kar Amerîka bike ew alîkariyan berû pêşxistinê bite Iraqê û tiştekî wesa neke ku karîgerî û desthilat li ser biryarên Kazimî hebe û rahênana leşkerê Iraqî bike heta bibite artêşekê profesyonel. Erê hêşta zehmetiya herî mezin ji bo hikûmeta Kazimî wê dîsan şerê tîrorê be? Of course, the Islamic State, the Daesh, is trying to reestablish. Bêguman dewleta İslamî Daesh hewl dide xwe bite ser hev. Xwe rêk bixe li Salaheddîn lê neynewa û diyala divêt ew bi vî alî da giraniyê dayne. Lê ez bawer dikim tiştekî dî ku alîkariya wî dike ku nexweşiya vayrûsa korona sînorên Iraqê û Îranê girtîne. Ev alîkariya geşekirina çandinê dike li Iraqê û dahatê Îranê kêm dike ji bo mayê xwe bikte Iraqê. Yek ji pêngavên jîr yên Kazimî zêdekirina bazirganiyê digel Îranê çiku çend pitir Îran pişta xwe bi Iraqê germ bike di biwarê aborî da dê kêmtir hander be ji bo peywendiyên xirab digel Iraqê. Eric Davis gelkê spasiya dikim. My pleasure. Veguhestina cihê dîrokiyê Ayasofya li Stenbola Tirkiye bo mizgeftekê reaksiyonên ciyawaz derxistin pêş û rexnegirên biryara veguhestinê ji aliyê desthilatdariya Tirkiye ve dibêjin bingeha biryarê siyasî ye. Rêveberê nivîsîngeha Rojhilata Navîna Komeleya Gelên dibin gefê de li Almanya Dr. Kamal Sido lêgel hevkarê min Canî Dîlan behsa vê mijarê dike. Dr. Kamal carekî dir xweş hatinawa bû bernameyê kونێکشن کاتدرالی ئایاسۆفیایان هاجا سۆفیای ئەرتۆدۆکسەکان کە پاش ڕۆخانی ئیمپراتۆری بیزانتینی ڕۆمانیەکان لەلایەن سڵتان محەممەدی دوومەوە کرایە مزگەوت بەڵام پاشان کە ئەتاتورک هاتە سەر دەسەڵات کردیە مۆزەخانەیەک
و ئێستاکە پاش 86 ساڵ دەگەڕێنەوە دەیکەنە جارێکی تر مزگەوت. ئیوە چۆن دەڕوانە ئەو جۆرە بریارە؟ کاک جانی سەرۆکێ تورکیە ڕەجەب تایب ئەردۆغان وەکو دیارە یانێ نەتەنێ نەهاج gelek salan ve di salên dawî de bi hemû şêwayekî dînê îslamê ola îslamê bi kar tîne wekû înstrumentek wekû amarek ji bo biciyîkirina armancên xwayên siyasî çi di hundirê Tirkiye de deselata xwe wekû serokê komara Tirkiyê xurt bike di nav kesên muhafazekar li Tirkiye de konservatîv muhafazekar bi taybetî nav Tirka de her wiha nav Kurdên muhafazekar de jî navbangê xwe xurtir bike di aynî wextê de di alema îslamî de layengirên xwe xurtir bike û xwe nîşanî alema îslamî taybetî Sunniyan ku ew parêzvanê dînê îslamê ye ola îslamê ye li hemû dunyayê bi alîkariya van faktoran Erdogan dixwaze hin armancên din jî bikar bîne armancên siyasî ne aborî ne tedî gelek alîkariyê jî ji rêxistin birayên Müslüman distîne fermû. ئێمە زانین ئیستانبول دەیان مزگەوتی تێدایە و هەر تازە لە بەرامبەر گۆڕەپانی تەقسیم مزگەوتی گەورەی تر کرایەوە. ئایا ئیستانبول پێوەستی بەوەیە ئایا سۆفیا بکرێتە مزگەوتێک لە کاتێکدا هەر خودی ئەردۆغان لە ساڵی پار دژ بە بریارێکی لەو جۆرە بوو؟ من دوێ باوariye dame ku mizgeft li Stenbolê gelekin pêwistiya Stenbolê bi mizgeftekê nîne li nêzîkî Aya Sofya mizgefteke din heye û bi taybetî jî niha di rojên nexweşiya kۆrۆna da pêwistiyeke yani yekser bi mizgeftan tune bû biryara ku Erdogan istandî biryareke siyasî ye wekû min got ola İslamê bi kar tîne ji bo ku armancên siyasî aborî îdeolojî yên Tirkiye bi kar bîne tu pêwistiya xelkê Stenbolê bi mizgeftê tune ye. چۆن دەڕوانە کاردانەوەی جیهانی کریسیانەتی کە وەکو باز دەکرێت تەنها جگە لە یونان و یونسکۆ هەڵویستی لایەنەکانی تر بگرە بە پاپا و ئەمریکاش زۆر لاواز بووە. کاکجانی بەری چەند ڕۆژێکی لە ئەڵمانیا ڕێخستنا me کۆمەلەیە پشتگیریya gelên jêrgefê me helwêsta welatên Rojava tundî rexne kir di beyanameyên me de di vê dawiyê de xano Angela Merkel me wisa got me got xano Angela Merkel û Donald Trump ew kesên herî giringin di welatên Rojava da ku piştgiriya siyaseta Tirkiye dikin yan jî bêdengin yani eger welatên Rojava serkirdeyên NATO taybetî Trump û Merkel piştgiriya Erdogan nekirbana ez nedwê baweriyê da me ku Erdogan wisa ev siyaseta hanî provokasyona berdewam bikira. بەس دکتۆر چۆن دەڕوانە ئەو لێدوانە توندانەی کاربەدەستانی تورکیا و یونانی لە کاتێکدا یونان تاوانباری تورکیا دەکات بە سوکایەتیکردن بە شارستانیەتی سەدەی 21 و هەروە تورکیش تاوانباری ئەوان دەکات کە یاڵەی دژی ئیسلامن و هەبوونی تورکیە لەم ناوچەدا. کارجانی Tirkiye dewleta Tirkiye taybetî niha dibin seroketiya Erdogan da bi hîç şêwayekî rêzê ji çand û kultura milletên ku Tirkiye îro dijîn yan milletên berê ku Tirkiye dijîn em dizanin Ermenî hebûn Yunanistan hebûn Asûrî Suryanî hebûn her tiştê girêdayî bi milletên ku li derê dijîn li Tirkiye rêz û hirmeta van milletan nagire û Yunanî jî tedî qurbaniyên vê siyasetê ne. دکتۆر کەمال سەیدۆ نوێنەری کەمایەتیانی و نەژادەکان لە بیرۆی ڕۆژهەڵاتی ناوین بۆ گەلانی ژێرگەفە زۆر زۆر سپاس. سەرچاو. دادگeheke Brîtanî biryar da ku jineke Daişê bi navê Şemîma dikare vegere Brîtanya û doza wergirtina mafê welatîbûnê careke din bike piştî ku ew maf jê hatibûstandin. Lê rêveberiya Xwesera Bakur û Rojhilatê Sûriyê rêj de ku endamên Daişê werin dadgehkirin berî radestkirina wan. Pemnerê me li Qamişlo bêhtir agahî hene.
bi biryara dadgeheke Brîtanî derbera vegera hemwelatiya wê ya gotevlî Daişê bûbû û bi sedema tevlîbûna wê di nav rêxistina teroriya Daişê de bi biryareke dadgeheke Brîtanî ji mafê hemwelatiyê hat xistin. Lê biryara nû ya dadgehê mafê dide şemîma got dikare vegere Brîtanya û dozê li pêş daşdehekê ji bo mafê hemwelatiyê bike. Lê rêveberiya xweser gelo wê rê bide vegera şemîma û jinên Daişiyan yan na. Desteya karê derve ya rêveberiya xweser ser biryara dadgeha Brîtanî tuşirove nekir. Lê bi giştî got çi jineke biyanî gotevlî rêxistina teroriya Daişê bûye û sûc kirine û li kampên Bakurê Sûrî ne bê dadgehkirina wan li Bakurê Sûriyê vegera wan tune ye. نحن طالبنا بتشكيل محكمة مدا خوازا درستکردنا دادگاه کانیفنتوی کر بو دادگهکردنا وان تاوان باران اوه درباره چکداران و هر حالتک به تنا خویه او جنین دگل بنیادن داعش کار کرین دوی لوی دوره بین دادگه کرن لدادگه به هماهنگی جوا کانیفنتوی بیتا درست کرن لکامپا روژ گو شمیما بخواه الوردمینه شمیما رد کر گو با آخوه لجنین داعشی ین بیانی جبریارا دادگاه بریتانی کیف خوشن و دوزا وگری الولات خودکن. سکییا کاچاخ جنک سربی آلمانیه. هر دو ولات هیا نهارت دکن گو پیشوازیاوی بکن. زکییا اریکرگو جکمیری را با آخوه. زکییا بانک لحکومت سربیا یا آلمانیا جکر گو دوزا وگراوی بکن. I want to go back to Serbia. Ez dixwazim vegerim Sirbistanê, ez dixwazim jiyanek normal ya wekî zaroktiya xwe bijîm ji ber ku ez ji vê jiyanê gelek westiyame. Ji ber tiştên berê serê min de hatine ku wekî jinek bêmir. Bi rastî ez pir westiyame û acizim. Dixwazim malbata xwe bibînim û di zarokên min jî hene, ez tenê dixwazim vegerim. Li kampên Bakurê Sûriyê, bi taybetî li kampa Hol û Yaroş, 13,000 malbatên Daişê yên biyanî گوش پنجی و 4 ولاتان هنه. هر وسا لکامپا عین عیسای گو پنجی جنین داعش لی هبون بیریشا ترکیای او جن رویان. دناوان ده ین هری مترسیتار و خطر بون. پرانیا ولاتان جبر مترسین او لکاری رد کن گو پیشوازیا جنان ین داعش بکن. هن ولات تنی زاروگ و گراندن و بتایبتی ین سوی. بریارا دادگاه بریتانیا یاجبو وگرا همولاتیا وی گوتولی داعش بو گوناوی وی شمیمایه هیوی لگل مالبات داعش لوی دری د کامپا روج د چیکریه جبو گو وگرن نهاجی او دوزا وگری دکن او دوسیا وگرا همولاتیان ین گوتولی داعش بو جبو ولاتیوان جارکدن درکتیه روجوی زانا عمر دنگ امریکا کامپا روج لور کونێکشن ایرو به داوی هات هر شب